بینەرانی خۆشەوی جوانترین و گەرمترین سڵاویمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیستان پێشکەش لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و هەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە سمایلی وەیسی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیستمان لەگەڵا قسەباتەکەین سەبارەت بە ڕاپەڕینی خەڵکی ئێران و کوردستان پێشەوەی پرسیارەکانم مارەسە بکەم دەگەڕێمەوە لای ئیسماعیلی وەیسی و گەردەنجی منە بیسی زۆر خۆش هاتی بۆ بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بەوە کە مختارانی اختیام ناخاداگەفەن زۆر سپاس بۆ تۆش. اسماعیلی وەیسێر وەکو ئاگاداری زیاتر لە 70 ڕۆژ لە قیام و ڕاپەڕینی خەڵکی ئێران و کوردستان لە مقابل هارترین حکوومەتی ئیسلامی لە جەرەیانادا و هەر ڕۆژە ئەم ئێتراز و ناڕەزایەتی و بەربەرەکانەیە تون و تیشترە بێتەوە. حەزەکەم لە زبانیەوە ببیسم ئاخرین وەزعیەت لە هەردوو تەرەف، یعنی هەم مقاومەت و مبارزەی شۆڕژێڕانەی خەڵکی ئێران و هەم وەزعیەتی ڕژیم، ئێوە کولەن ئەم قیامە چۆنە بینن؟ بە تۆ واقعیەوەی کە ئیشارەت پێکرد ئەگەر بێت و باسی لێ بکەینەوەمانە کە دوو تەرەفەم قەزبێکی حکوومەت ئیسلامی ئێرانە کە لە ئێرانە و بەشی دیژی بێسا خیزیشێکی ئینقلابی کە سەرتاسیرانی کەسەبەر بە تۆ واقعی ئەوەی کەوا مشاهدات واقعیە نیشانیەداد مەلموس و مەحسوودە کە ڕقابەتنکارە تەرەفەین قوس و محکەم لە بابەت یەکتریەوە وێساکە ومە نیشان دەهەندەی وەسە کە وێسا ئەم کەشمەکەشە تەبەقاتیە کە بەقۆڵ باڵی کەشمەکەشە وێسا سیاسی ئەجتماعیەکە لە بەتنە خۆی یا تەبەقاتیەکەوا لە جامعە بە تۆ واقعی تودەی مەردمە وێسا قیام کنەندە کرێکاران ژنان جوانان بە تۆ واقعی تەسلیمیان کرد لەسەر ئەو قەضیە کە وێسا جمهوریەتی ئیسلامی سەردەبوون کرد بە شێوەیەکی انقلابی وێستا وەخاس و ئەهدافی کە لەو جامعەکە لەم خیزیشا کە وجودیت ئەهدافێکی سکولار مۆدێرن ئازادی خانە و بەراوردی تەڵەبانە است کە وێستا دفاع حقوق اجتماعی ئینسانی ئینسان بەتایبەت ژن و مناڵ لەو جامعە کە تایید وسێ بەسا جمهوریەتی ئیسلامیە بەتایبەت سەن و کریا پاشێت کریا گۆمانی بەڕسمی ناسیاگا دوای بێتەوە ئەمە لەژێر تعرض ارتجاع قومي مذهبية كيش تجروا وجامعي بآزاد ومودرن جامعي بكبيرصا مذهب لدولة جيابي لعنة جيابي مذهب هيج ونقد خاطي كي بيصال زندگی خصوصي مردما نبيت دواي بتوا نقوميت نم مذهب كبيرصا هويت هاي كزاين بطور واقعي منافع كبيرصا طبقات دارا بۆ خۆیان کە وێستا گەرەکیانێنی کردوانە لە بەرگەو شناسنامە هەیەکا کە وێستا هویەتی کە وێسام کەسێکیە دەکرد بە تۆ بووگە مەحەد زندگی کردن جۆرەشتانە وجودی نەبێت و ئەم جۆرەشتانە دنیاکی ئازادی و بەرابەر بێت و ئەم جۆرەشتانە کە ئینیە سۆمانە حقوق اجتماعی ئینسانیەکان قەڵماڵەوتی پارێزراوێ و بەنەوەی کە وێستا ئینسانەکان کە بتوان لەسەر سنوێش خۆیان حاکم بن کە بە بەڵوای ئێمە وەکو جریان کۆمۆنیزم و چەپ وەکو جریان وێستا كوميدي كاغري حزب حكومتيست اويا كبدا ڕێگای مکانیزمە شۆراییەوە مکانیزمی شۆرای مەکان بتوانن لەسەر حاکمیت خۆیان زندگی خۆیان وێستا دەخاڵن مستەقیمیان بتو حاکمیت خۆیان بەنەبەرەوە دەخاڵن مستەقیمەوە ئێرادەی بکەن ئەمە وێستا باسێکە لەسەر ئەم ئەو وەزعیەتە کە وجودی است کە بەقوڵ معروفی تەقابڵێکە جدی کە ئەم جنبشە لە جریانەوە مەتەلاشای جمهوریەتی ئیسلامی سەردەبوون کا و حکوومەت و نظامی دووە جایگزینی کە ارتجاع عملونه قومي مذهبيش كبيصال سيران وقتها ارتجاع راس بطور كل جنبش راس كا شبش لكردستان يشوف بش لبصر تسليكا كبيصلا مدافعين بيصلا برجوازي غرب كحتى خود الجمهورية الإسلامية بإصلاح طلباني وكمان رأيك مثلا بشكل جنبش بإصلاح راسك دام برابري لبال اقتصادي سياسي اجتماعي فرنجي وتداوم بيبدأ والجنبش برجوان ناس لازم لكردستان كبقول معلوماتي بهمان شيوا كإنياز بقول معلوماتي أم تقابل جدي وسادي طرفين يعني بيساعد ما بدي يكسينوا بقول يعطي بتي حكومة الإسلامية الآن كوكزة بإصلاح سر أو كل جنبش الإسلام السياسي وكل جنبش الإسلام لا كل منطقة بإصلاح كوكزة خطروا كلم بابتوا كمن دوسين نكتبين بوك بو أم وزيتك مثلا متواشاكين لا أم مدة الجمهورية الإسلامية أو يكبوك ياك بوصل كل جري زنا كردن قتل عام كردن تحمل كردن أما جمهور مثلا نا بيصا مثلا شون من كان ولا مهابات ولا سنو ولا جوان روح أو وقتها بدوشكا
بقول أصلي جايين بتو بتان بس هي شكاية بس تقابل مردمي كبس جمع الجمهورية الإسلامية كبدال كشكوا قالك مانيا لكل نكبد لكل أم جابا كذا بنمشوا قتل عام كات أما وزير الزا خو بدخلهم أما نشانة أو وزير الزا كبس كوي متقابلك تقابلك الجريا الجمهورية الإسلامية بو بقايا خوي تلاشى كات مردميش لجامعة بو السنغونية حكومته ودس بيا كده بعزادي بلا بدي واحد كوش مع إنسانية خوي تلاشى كات جابوا هيك عم بلا بديكي جدية من دون من بين مواقع مثلا مواقعية جويسة مواقعية كزالة كلم دو سيرو جاكا بيصلا هذا ما مثلا بيرك دويكا كبولتونيكي سري بولتونيكي بيصلا دلوني كتيان كل مواقعية كمثلا بيجي بو فرماندي اسبان باسان الاسلامي لان كمثلا حسن سلام يوم جلشتانا كدزي كنتلو حق يا قوم جلشتانا كمشخصا معلومة كادة الموضوع حواجي كوزيان شنو زالة اما نمونه مثلا كشان وجنا موبايل كبيصا فالمادي بس يجبنا قريشي كدان صعيب قريشي بسبب كدان يجو كمثلا بعضين كنت وزيتها كبيصا وزيت الزاد ليزش كبيصا يقول بس يجي كبيصا نقطة تكايم وحكومة الإسلامية بشتي بس يوم جورجتانا بو سلكت أمل مقوتاي تشكيلية اللي يجي نقدر يغينكم جورجتانا كشان وقت ينزل خاصة ناتوان كبحث ينزل كبيصا إما شكلواتين بلوا ئەوان تێنەبەرەوە لەسەر ئەم قەزیە بەقەڵ یاوەتی مەردێکە حتا خامنەیە کە مەسەن لەو ئینەیە کە مەسەن بۆ خەبەرگوزاری فاسکەینیان کە دەستی کەتەیان کردێ بۆ سەلامی معلوم بۆ کل بێسان هاتگەر و ئەنای ئەطلاعاتی و ئەمنیەتی و انتزامیە کە مەسانی لەگەل مەسەڵە مێرانە کە وێسا لەلایەنە بن کە جریان چییە خامنەی باسی دیکە کە وەسیلە شێ بژن بە ئاگەل کە ئەم ئەوزا ئەحواڵیش لای پیچیدەترە و بەردەوامە چون تێنە زانی چۆن ئەلدەرەم بەردەوامەکان دوای بێتەوە شاخوشانەکان شمشێر لە هەوا کێشن وەقڵ یاوتی شمشێرێکی چێوین کە بەسڵا یاگان مەسا شمشێرێکی زەنگا کە ئەیدەنە بە نور خۆدەتاوەکە کە بەسڵا خۆدەتاوەکە ئینەداتەوە پێیان وایە کە مەسەن ئینەکەیان بۆڵایی هەست کە خۆیان احترافیان کە حتا خامنەی حسابی کە وتیگە یەکێ لە مشکلەوەی کە مەسەلە بەردەوام مشکلی ئەسیەوەسا کە مردم ترسیان بێسا لە ئوبوهەت و بێسا یاڵ و گۆپاڵێک کە حکوومەت بووی لەدەر ئەم باتر لە چواردا کە لە هیچ جۆرە سەرکوتگەریک و ئیعدام و کوشتن و قەتڵ عامێکە بێسا جێڕینەکە ترسیان شکیاکە هاتنە سەمەیان لە هەر کوێنێکەوەینەکە هینە بێت ئەوەتە بەتابێت جۆمشکی عەزیمە مەسەڵانە ئەمە دوو نمونە دوو ئەماتر من پێی کە مەسەڵ نەزەرسەنجی کە کردیانەوە جۆشتانە وتیانە ئەم مەسەلەی حجاب سوودانە عەلەیهی حجاب كبيسا كبويا كما صدقوا بويا انقلاب جنانيا بس انقلاب هو كما انقلاب دهاتو كينيان كرجا كخدمة انقل نهاد قال لك هو بس بالجمهورية الإسلامية نزل سنجيان كوتيانا بانتل لحفتة وشوات دست حتى بياكان كجامعي كي بيصام مرسالاري كما الجمهورية الإسلامية تلاشي كبري بيبدا قانون يا وكوقل معلوتي ارتجاع أقمان دي بيصام سنة مرسالاري كبا بپشتیوانی قانون كبري بدات ومانا پشتیوانیان كوتيان جنان حقيانا واشي وابد وحق نية كبيصلا حجاب بزول ويسل جنانا اما نمونا قلت لي بما كواتي الحكومة الإسلامية لان زال اللي بلا متدوا كما تواشاكا بيراكا يعني روسيا شبه حسين اشتري فالماندي كل بيصلا نقول امنيتي انتزامي جمهورية إسلامية لان قسەی کرگا باسی کرگا وتیگە ئێمە لەم بابەتەوە کە بەقۆڵ ماڵوتی ئەوزا ئەحواڵەکە فرە تونە شرایطەکە فرە ئەوزا ئەحواڵەکە توناینە تونبیچێکە هاتوێن گلوگەلێتریان ناوەرگا بەناو بەسا ڕەزەویونیان سازمان داگا کە لە سایتە فارسیەکانە کەم مشخەزیان کە دەزیکە شاخوشانێکیشان ئەمەینە ئەوەینە مەسەن بەقۆڵ ماڵوتی چۆن بێژم هاشوهوشێک کە ناوێ زل و شارێ وێران باشە ناو بەقۆ کامیانی وتی ناو دێنێ ناو نەیرێت هیچ ناوەرێکێکی نییە باشە کەینیاکە وتیانی ئێمە گەرەکمانە ئەمنیەت لە محەلاتە بەرقەرار بکەین جەماعەتی جوانی ئەوخۆ معلومە جەماعەتی ئەقەمماندە منتەفەعەون بەئەسڵا پوڵیان پێدەن هانیانەدەن یا ڕازل و ئۆباش و ئەم جۆرەشتانە کە تێنن کە مەسەڵەن کە بۆیە مەحەلەیەکی لەو مەجموع مەسایلەسا کە تەواشاکەین تا هیچێک هاینی شای داگا كدوانا محلاتين كان بوشا بوكا محافل رهبران عملي فعالين كوجود يزدينا جنان
جوانان ئەوانەیە کە بێسان ئینسانێکی شەری مجرد نمانە بەقۆڵ ماوتی ئەوانە شناساییکەن و هەرەوە بەسا ئەحمەد وحیدی وتیە تقریبا 6 ئازرمان شەمسی ئەمانە وتیە ئێمە گەرەکمانە بەقۆڵ ماڵی وتی تحت عنوانەوە معتادی ولێنا ئۆردوگاگەری دروستکەین بە عنوان زیندان معلومە تایسە ئاماری یادکە حدوداً 19,000 نەفەریان این کردگا 19,000 نەفەریان بازداشت کرێگا ئەوە تا حدود 500 نەفەریان کوشتگا 75 نەفەری مناڵە ژێر سنە ئەمانە ئامارایەکە دەرزی کە بێژگەلەوەی کە مەسە ئیمکانتە ئەمە مۆقعی جمهوری ئیسلامیە بەڵام بڵێ بە هیچ شوێنێ ناوات ئەم مۆقعەیە کەینەس کە بەڵیانی جمهوری ئیسلامی ناتوانین بگەڕێتەوە بۆ دوای 70 ڕۆژ قبل لە زەمجرەیانە ئەم خێریشە انقلابیەکە وجودی بووە و ئەم مەسەلەسا ئەم جۆبشە پێشڕەویەکە ممکنە لە گۆشەیەکەوە بەڵێ تاکتیکە دەبژێرێت ئیسا بەنەوەی کە ئارام بێت ئارامیشی بێتە ئەمە بەسە ئارامشە قبل لە سوفانە ئەمە گەرەکمان بێژە بە مەفهوم عەقب نشینیکردن نییە من ئەتوانم ئێستا فاکتایەتر بێنمەوە لەسەر زالبوون مۆقعی جمهوری ئیسلامی دەمەسەلا و جاماشی چەپکات تۆزی حەڵ خۆم دەم بە تایبەت لە جامای کوردستانە زۆر سپاس بۆ تەوزیحەتان ئەسماعیلی وەیسی تۆ بە وردی بە مقاومەت و مبارزەی خەڵکی ڕاپەڕیوی ئێران و وەزعیەتی نالەبار و شپڕێ و شێواوی جمهوری ئیسلامی لە سەراسەری ئێران و کوردستانە و حتا ارتجاعی ملی و قومی و مەسەبی و سنیگەری و ڕاست و سەڵتەنە تەلەب و ئەخوان المسلمین و مەکتەبی قورئانیەکان ئیشارەت کرد کە ئەوزاع خودی ئەم پەدیدانەش خودی ئەم مشکلانەش خودی ئەم بۆشونە زدی خەڵکیانەش چ قەومیگەری چ شیعەگەری چ مسلمان چ سنیگەری مەسەلەکە دیارە خۆ پیچیدەترە کاتەوە سوالەکەی منەمەیە بۆ پێشڕەوی زۆرتری جوڵانەوەی ئینقلابی و شۆڕەژێرانەی خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەلەب دەبێت چ بکرێت کە جمهوری ئیسلامی ممکنە دەست بە بەعضی ئەقدامات بدا ئەس جوملەیەکی لەو شتانە نازانم چەندێک ڕاستە چەندێک واقعیەتێ من بۆ خۆم لە شەبەکەهای عمومی و دنیای مەجازیە کە زۆر دەست بەدەسەکرێ گوایە خامنەی باسی لەوە کردووە کە حجاب دەکرێت ئیجباری نەبێ بەرحەڵ بزانم بۆ پێشڕەوی زیاتر کە خەڵک لە گۆشەیە کۆگە جمهوری ئیسلامی دەستیدا بە ئیسلاحاتێک کە بە ئیسلاح دوای 43 ساڵ یەک زەڕا عەقەبنشینی کرد خەڵک نابێ بەرابەر بەم زەڕا عەقەبنشینی جمهوری ئیسلامی دووچاری تەوەهم ببن قسەکەم ئەمەیەکە بۆ ئەم پێشڕەویە یەکسەرەکردنەوەی کار لەگەڵ جمهوری ئیسلامی و کێشانە خوارەوەی جمهوری ئیسلامی خەڵک دەبێت چ بکەن زیاتر لەوەی کە تا ئێستا نیشانیان داوە بڵانە بە تۆر واقعی ئەوەی کە ئیشارەکە بەنوان فاکتەکە ممکنە کە مەسەڵەن وەختی کە شایەت گۆزە حواڵێ نمونە بێنمەوە لا 28 مۆلات 58 تا کە وەختی کە مەسەڵ خۆمینی ئەو فەرمان ئێرتجاعیەدا بە قۆماوەتی هێرشیان لەسەر کوردستانی شەڕی بە کوردستان فرۆشت کە وەختی پەتیان کەوتە سەر ئاو شکەستیان خواردە بەرامبەر بەسا مقاومەتێکی مەسەلەحانەی توودەی ئیجتیماعیەوە لا كل جامعة كردستان كتشو بەرامبەری ئەم جۆرە شتانە دوای 3 مانگ لە 26 مثلا ئابان مانگ ئەعلامی کە وێسڵا بەعنوان تەقیە مەسەلەیەکیان بەعنوان تەقیە وێسڵا شایان جلوی موسەلمەدامی جلوی بە خۆ نەجات بێت لەسەر ئەم قەزیە ئەو وەختە کەینی کردووە کە پیاوێ هەم ئێوە وێسڵا بینن لەگەڵ تەلەڤیزیۆنە پەرتەوە بەنسبەت ئەم مۆزە ئەحواڵیشتە ئاگان حتا لە سیاسەیان مەسەلەی تەقیە ئەما دیوەکەن ممکنە مەجموع مەسائلی وە متان مەسەلەی ئەسڵی کە لێرا وجودی هەست ئەشێ مردم و جنبش چەپ و ئازادی خواهانە و بەتەوانی کەوا هادەمەیانە هاتکە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی گەرەی کە ئێرتجاع ئەم عەقەبنشینیە کە داگە بە جمهوری ئیسلامی و ئەم جۆرە شتانە واداریان کا بە جمهوری ئیسلامی تۆهمی نەوێت بە سازماندەییکردنەوە لە بۆدە سیاسی ئیجتیماعیەکە کە بتوانێت بە قوڵاتی لەژێر لەوای حزبی بێزا جنبش کۆمونیستی و چەپە وەک ستادێکی ڕەهبەریکردن نەکە بۆ خۆی تەشکیلدا دۆم جۆرە شتانە چۆن مێسا ئەمر سازماندەیی و ئەمرە ڕەهبەریکردن چۆن ڕەهبەریکردن بێ سازماندەی ناکرێت لە بۆدە سیاسی ئیجتیماعیەکەیە لە هەمبەستگیەکی تەبەقاتی ئیجتیماعی بێ سازمان پێیاکات بدونە تەوەهم و ئەمە دەست بێسا جەریانات ئازادیخوا بەڕێوەبردن مەحافل لە بێسا پێشرە و ئینسانیای شەریفی نەکات بە شێوەهای متفاوت تەلاشکەن لە چەند مەسەلا کە هەرنەوە
هەنەوە حرەکەتێ هەنەوە مۆزەگیری کە باعث وایە کە بەسا تۆهم لە جامای ایجاد کرد دوای بێتەوە ئفشایەکەن بەری نمونەیە مثلا لە کوردستانە کە مەسەڵ وەقتی تەماشاکەینم ئەوزا ئەحواڵیشتا کە وەزعەکە فرەوەخیمتە مەسەڵ تۆ تەماشاکە جەریاناتی ئێرتجاعی ملەوەنە قەومی مەسەبی یان مەسەلەی سونیگەریە جەریان بێسا ئیخوان الموسلیمین بێسا مەکتەب قورئانیگەر کە چوون بەیانیان داکا یا ئەم بەناو مەڵاو بەناو بە ئیسڵا هینگە نەزەم ئێمامگەر جمعە و فڵان و فیساد و ئەم جۆرەشتانە کاتکن لە مەسەلەی دێگولان قڕوا سنە دەوڵەوەر کامیاران یا مکریان و ئەم جۆرەشتانە ئەمانە ئەو واقعیەتە کە بەقڵ یاوتی گەلێکیانە ئێرتجاعی قەومیە بجوڵێتەوە کە بتوانێ لەم شرایەت وەزاحواڵ چون بۆی ئەڕەحمان حکومەت ئیسلامیە نبووکە چون ئەمانە کەسانی لە تەثبیت و تحکیم جمهوری ئیسلامیە لە کوردستان دەوڵە و نەخشیان بوو باشە بەسا بەشتن لە ئیسلام سیاسی وتانەوە ئەسونیە گەریەکەین ئەخوانە موسلیمینن ئەمانەیش تەلاشەکەن کە بێتە باعثەوە کە بە قۆڵ ماوەتی مشکلات سازکەن ئەشی دیانە تۆهم ایجاد بێت بەڵام جاما شەوکان جاما ئەشێت ئەو مەحافظە لە بواد سازماندەهیە دەیەک هەڵ پێشکەن متەوەجه بن بە ایجاد تۆهم بگرن ئێرتجاع بە شێوەهای متفاوت تەلاشەکات کە چون مەسەلەی سەرنگونی جمهوری ئیسلامی کە چوەسە بە شێوەیەکی انقلابی دەستوری جامعەوە ئێرتجاعی تەلاشەکات ارتجاع بێستا چ لە بۆ سەرتاسەریە چ لە بۆ کوردستانە و ئەو دێمان ڕۆشن بێ جنبش ڕاست کە لە سەرتاسە ئێرانەوە لە کوردستان کە تەلاشی وەزەکە بەخۆیان نەهاتگەل و دگانگەل حکوومەتی ئەمیران کە بەخۆیان دەستەخۆردە بێنێتەوە و ئەوان تەحویلی بگرن مهلهای لەسەرەوە تعویز بێت ومانە وەمان جێگوزین بێت کە بتوانن ئاشەمانەش و کاسەمان کاس بێت نابەرابەری مناسباتی کە وجودی سێم جۆرەشانە و بڵێ ڕۆفرمایەکی ئەساسی کرد سەرەتایی مەسەن جوبەت پۆشین مەسەن بەناو ئایکە مەسەن این بێت ئەم بەماڵوف نەهی منکەرە نەمێنێت دوای بێتەوە لە چێک یا حەجاب ئیجباری بەسەر مردمەوە کە مەسەن ئیجباری نەکەن و ئەم جۆرەشتانە کە مەسەنی بێت بڵێ هینگەرێکی ئەم جۆرەشتانەکەن تاوی کە بەربەوە بگرن کە بەخۆیاوەتی بە شێوەیەکی انقلابی جمهوری ئیسلامی سەرنگون بێت جامعە رادیکاڵە بێتەوە خاصەیە رادیکاڵی بێت ئەم جۆرەشتانە جامعە بەرەوە بچێتەوە بەقۆڵ معروفتی من بە نابەرابەری لەبار اقتصادی سیاسی اجتماعیەوە لە نظام و جێگوزین ئاتی سەرنگون حکوومەت ئاتی ئێرانە نەدات ئەمە گەلێکیان بەر بۆ مەسەلە بگرێمانە ئەم مەڵا و فڵان و فیساد و شکاتکرد مەسەن تۆ تەواشاکە بەیان من دوو نمونەتی بێنمەوە کە لەسەر مەسەلا کە وەزەکە پیچیدە وەڵی جمهوری ئیسلامی سەرنگونیەکە بێسا پیچیدەست تواو تەلاش خۆیەکە بەسا بۆ حەفز و بەقای تا ئاخرین فیشێکی بە قوڵ کوردی هیچ لێ ناکات بەڵام جامعەی جنبش چەپ و ڕاستی لەم بابەتەوە لە کوردستانە مەلموستر مەحسوسن چون بابەتێکینەوە مثلا دوو بەیانیە لە بێسادا مەسەلەی معلمین و فەرهەنگیانەوە لە شان مەریوانە دوێکە و پێدەکە لە شالبانە کە داگیانە حتمە شارەکان تیشکە هینەوێتومانە بە نسبەتی تۆم جلوچانە فرە رادیکاڵ بەراوردکەوان ئازادی خانس لەم بابەتانەوە دەیتەواشا کە بەستا مەڵاو ئەم جۆرەشتانیش کاتن کە تەلاشکا بۆ حتمە جامعە مەسەن هین بێت ئەگەر ئیسلام سیاسی بەشی تەشەیعەکەی کا لە حاکمیە سیاسیە ئەمانە بەلا شەریک بوون بەشداریانی کرد دوای هینیانی کردوم جۆرەشتانە چلەکەی جەمەکە لە بەردەمیانە ئەمان ئیسە بێنگەلێکیانە تحت عنوانەوە کە جەنایەتایی کە جمهوری ئیسلامی کردیە لە ئێرق ئەقەماندەی بە ئیسلاس مەذهبی فڵانی فیسات هەڵوانە بێسا ئیخوان الموسلیمین و سونیگەری ئەسەکەن و جامەشی وریا بێت ئەو بەشە رادیکاڵە ئەو بەشە ئازادی خانە ئەمە دەست جنبشە بێستا ئازادی ژنەگرێت جوانان انسانهای شریف بنابراین و آزادی خواهی و بتابع جنب کل جنبش کمونیستی بچه در جامعه کردستان هم ماشه کن و اشی بر مسئله بگن و تلاش خواهی کن سرنگونی جمهوری اسلامی به شیوه انقلابی مادیت بیا کرد حتی تحت عنوان توهمی تحت عنوان بیاسا جنبش کردایتی نه به متوهم بن اما انا جنبش بیاسا جنبش کردایتی هیچ آلترناتیو نمی کنیه جيكا لأو أوزاح والكوا بسال مردمان لكردستان عراقا لهوليل وسليمانيا بيصال بانتن لبي سالة تحميل يكلقى فقر وفلاكة ونابلابري وبيكاري وأو قشت مصيبة اجتماعية كقشتمان أقامان ليها أبي متوهم نبن وأو جايين وصل لقوني جمهوري الإسلامي بشوي انقلابي تلاشي زۆر سپاس ماری وەسی بۆ تەوزیحەکانە دیارە ئەم باسا سوال زۆرە تەوزیحاتی زیاتریە بێ بەڵام بەداخەوە هاتینە کۆتایی
وەختەکەمان ناتوانین دامە بدەین و بەهۆی ئەهمیەتی ئەم ڕاپەڕین و قیامە لە ئێرانە لە بەرنامەکانی داهاتووە حتمما یەکێ لە تایبەتمەندیەکانەوە دەکا ئەمە ئەم دەستورە لە دەستوری کارمانە بێ و زۆرتر قسە و باسی لەسەر بکەین و چون ئەهمیەتی زۆر زۆرە. سوپاس بۆ تۆزیحکانت و بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تلڤیزیۆنی پەرتۆدا. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. بینەرانی عەزیز و خۆشەویست، هاتینە کۆتاییەم بەشە لە بەرنامەی ڕۆی تلڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ